سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەو پرسیارتان پێشکەش دەکەم. زیاتر لە 30 ساڵە خەڵکی هەرێمی کوردستان دەناڵێنێ بەدەست بێکارەبایی. یعنی لەوەتی حکومەت هەیە نەیتوانیوە بە شێوەیەکی دروست کارەبای نیشتیمانی چارەسەر بکات، واتە بیکاتە 24 کاتژمێر. پێشووتر ینی کۆمەڵێک پرۆژە هەبوو، بەڵام حکومەتی هەرێمی کوردستان دەستی بۆ نەبرد لەبەرەوەی بەشێکیان لە قازانجی خەڵکا بوو. بەڵام ئێستا پرۆژەیەکەیە خودی سەرۆکی حکومەت هەرێمی کوردستان سەپەرشتی دەکات کە ناویان لێناوە پرۆژەی ڕووناکی. ئەمە لە چەند گەڕێکێکی شاری هەولێر ئەم پرۆژەیە بە شێوەیەکی کردداری دانراوە. ئەگەر پرۆژەکە سەر بگرێ ئەو کات تەواوی هەرێمی کوردستان دەگرێتەوە. هەرچەندە ئەنی پرۆژەکە وا دانراوە کە تەواوی هەرێمی کوردستان بگرێتەوە پرۆژەی ڕووناکی بۆ ئەوەی گرفتی کارەبا چارەسەر ببێت. دووشت ڕوون نییە. یەکەمیان لە نرخەکەی تاوەکو ئێستا خەڵک زۆر دەناڵێنێ بەدەستیەوە. کاری ئێمە لە کاژمێر هەشت دیتێکمان ئامادە کردووە لەو گەڕەکانە کە بەشێکی زۆریان دەناڵێنن بەدەست زۆری پارەکەیەوە. هەندێکی دەڵێ 250 بۆ 400,000 دینارم بۆ هاتۆتۆ بۆ یەک مانگ، هەندێکیش یعنی کەمتر. ئەمە ڕێژێکی زۆرە بۆ خەڵکانەی کە لە ناو کۆڵانەکان یا گەڕەکەکاندا دەژین. ئەم پرۆژەی ڕووناکییان هەیە. تاوەکو ئێستا چارەنووسی مۆلیدە ئەهلیەکان دیاری نییە، ینی لە چەند ساڵی ڕابردوودا مۆلیدەی گەڕەکەکان هاوکارێکی باش بۆ کارەبای نیشتی بۆ ئەوەی کە کارەبا بەردەوام بێت. من ئەم شەو بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرە میوانداری هەریەکە لە عومەر گوڵفی ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستانم بۆ لەستۆ کاگۆمەت جەنابتان زۆر بەسەر لەگەڵ سوبحی هادی ڕاوێژکاری خانشینی کارەبا ئەوش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. کاگۆمەر بەڕاستی من ینی ڤیددیۆیەکی جەنابتم بینی لە ئەکاونتی خۆت داد نابوو لە فەیسبوک، باست نمونەی چەند وەسڵێکی کارەبات کردبوو کە هاتۆتۆ بۆ هاونیشتیمانیان کە پارەیەکی زۆریان بۆ هاتوۆتەوە. لەلایە حکومەت ڕەنگە بڵێ من بیانی خەڵک دەبڕم بۆی کە کارەبای 24 کاتژمێری ئەمێ، ئیتر خەڵک گلەی نەمێنێ لەوەی کارەبا چەند کاتژمێرێکەیە. بەڵام لە لاکەی دیکە ڕەنگە خەڵک زەرمەندی ئەوە بێت کە نرخەکەی زۆرە. ئەمانشی کە هێناوتە و وەسڵانە ئەگە پێم بڵێ چۆنە ینی کە تاوەکو ئێستا بۆ خەڵک هاتووەتەوە. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میرەبان سپاس کاک سامان، دەست خۆش بێ. کارەبا پەیوەندی بە ژیانی هەمومانەوە هەیە بەڕاستی و شتێکی بنەڕەتیە، یعنی ئەوە نیە هیچ کەس بڵێ من وەڵام من پێویستم بە کارەبانیە قەیچێکە بە گران بێ و چۆنەوە حکوومەت یعنی تەنها شتەکە بۆ چین و توێژێکی دەوڵەمەند بێ نەخێر هەموو کەس پێویستی پێێتی. بۆیە بابەتەکە زۆر زۆر گرنگە و لەو ڕوانگەیەشەوە کە ئێمە قسەی لەسەرەکەین. ئەمەی ئێستا ئەم پرۆژەی حکوومەت ناوی ناو پرۆژەی ڕووناکی وەزارەتی کارەبا و جەناب بدوتت سەرۆکی حکوومەت خۆی سەرپەرشتیەکە کارەبای 24 ساعتی بۆ هاوڵاتیان دابینەکەن. لە ڕاستی ئەمە کارەبای حکومی 24 ساعتی نییە و ئەمە ڕاستە و خۆ بە بازرگانیکردنی کارەبایە بەبێ حسابکردن بۆ هیچ جێرخانێکی ئابووری و توانا و داهاتی خێزانێک لە کوردستانە. یعنی ئێستا ئێمە بەپێ ئەم ڕێنماییە حکوومەت کە کارەبا لە هاوڵاتیان وەرەگرێ. باش ئەم ڕێنمایە تەبعاً لە 2021 دەرچووە، ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2021 وەزارەتی کارەبا. 2021 بازێکی دا نرخی کارەبا 1 کیلۆواتی ماڵان لە 15 دینارەوە کرایە 18 دینار. یعنی 18 دینار ئێستا بۆ هەندێک لە خێزانەکان هێشتا ئەڵێن زۆرە و گرانە. بەڵام لەم کارەبا 24 ساعتیان نەک 18 دینار بەسەوەش دەنای تەساعودی سەرەکەوێ. بەڵە ئێستا بۆ نمونە لە هەتاوەکو 600 بەکارێ تا 450 بە 18 دینار حسابەکرێ، لە سەر و 450 بە 24 دینار، لە سەر و 1572 دینار، مەسەن 2000 تا 3090 دینار. بەستەن عادەتەن کەم خێزان هەیە لە کوردستانە 2000 کیلۆوات بۆ مانگیەک خەرجکە زۆر. لەبەرەوە ئەوانشی کە ئەوە ئەکەن ئەو خەرجە زۆریان هەیە متەمەکێنن دەوڵەمەندن، مەسەن حەوە ژووری هەیە هەر ژوورە سپلێتێکی تایە و
ئەو کەفی خۆیەتی چۆن تەسەڕفەکە و پەیوەندی بە ئێمەەوە نییە بەڕاستی ئێمە بۆ خێزانانەی خێزانی مامناوەند بەعام باسەکەین ئەم نرخە خۆی گرانکردن بوو لە 15 دینار بۆ 8 دینار بەڵام ئەم کارەبا 24 ساعتی ئێستا حکوومەت بانگەشەی بووەکە ئیدعای بووەکە بەڕاستی ڕێک ئەگەر بیدەی بە کۆمپانیایەکی کەرتی تایبەت من قەناعەتم وایە لەو نرخ ئارزانتر بۆ هاوڵاتی دابینەکات چۆن طبعاً چۆنیان حساب کردووە هیچ سیستەمێکشی نییە هیچ ڕێنمایەکشی نییە بۆ نرخەکان بەڵام من پرسیارم لە پرۆژەکە کرد باش لە خەرجکردنی 100 کیلۆوات تا 600 کیلۆوات لە 19,000 بۆ 6,000 دینار ئەگەڕێتەوە بۆ هەر خێزانێک لە 600 بۆ 750 لە 6,000 بۆ 8,000 لە 750 کیلۆواتی مانگانە بۆ 900 کیلۆوات ئەبێتە 8,000 دینار تا 105,000 لە 900 کیلۆوات بەرەوسەرەوە ئەبێتە 105,000 و بەرەوسەرەوە جا من ئێستا نمونەی 4 وەصلی ئەو شوێنانم هەیە کە کارەبای 24 ساعتیان هەیە نمونەی یەکەمیان 980 کیلۆواتی بەکارهێناوە خێزانێکە تقریبان لە زستانە توانی بڵێ زۆرینەی خێزان لە کوردستانە ئەم بڕەکاربایی پێویستە زۆرینەی خێزانگەری تەرەپی بۆ سپلێتە هیتەرە مەسەلەن حەمامە بۆیلەرە و ئەوانە ئەم 980 کیلۆواتە 118 دینار بۆ خێزانە هاتوتەوە کە کیلۆواتێکی بە 120 دینار بۆ حساب کراوە 120 دینار یعنی نرخی ئێستای حکومی 18 دینارە باش بزانە زەربی چەند کراوە تا ئاگاتە 120 زەربی 6 کراوە واتە 6 هێندە لەسەر هاوڵاتی گران کراوە 120 دینار ئەمە وەصلی یەکەم کە کەمترینە هی ماڵێکە لە هەولێر خێزانێکە لە هەولێر ئەمە وەصلی دووەمە نمونە لامە 1260 واتی سەرف کردووە لە مانگەکە 148,000 دیناری بۆ هاتووەتەوە کە کیلۆواتێکی بە 170 بۆ حساب کراوە ئەمە وەصلی سێمە 1250 کیلۆواتی سەرف کردووە دیسان 148,000 کیلۆواتێکی بە 180 دینار بۆ حساب کراوە ئەمە وەصلی چوارەمە تۆزە زیاتری خەرج کردووی تر خێزانەکە گەورەیە ماڵەکە گەورەی هەرۆکە 1740 کیلۆواتی بەکارهێناوە ڕەنگە بەشێکیشان قسەکە لەبیر نەچێت نەیان زانی بێ و نرخە بەو شێوەیە خۆی کە ئەگەڕێن هەر ماڵی نامیلکەیەکی دەنێ بەستۆ کاکسامەر ناچاری یعنی بۆ نمونە لە زستانە کەس هەیە بۆی لەر بەکارنێنێ نییە کەسێ یا هیتەر یا سپلێت بەکارنێنێ نییە ئیتۆ ئەگەر ئەمانە بەکارنێ کارەبات بۆ چێکەواتە ئەگەر تەنا بۆ ڕووناکی منطق نییە کە جاروە حکومەت یا وەزارەتی کارباڵێ دەست بە کارەباوە بنا دەست بەگرتن بە کارەباو سنووری هەیە یعنی تۆ مەسەلەن چیتە ژوورێکەوە پێویستت بۆی گڵۆب ڕووناکی کاتەوە مەسەلەن لە زستانە ئاوی گەرمتەوێ لە ژوورێکە یا هیتەرتەوێ یا سپلێتتەوێ ئەگەر کارەبا بۆ ئەم شتانە نەبێت کە بەڕاستی بە چرایەکی زاران ئێمە ئەتوانین هەموو کەس دەتوانێ بشی بۆی ئەمە 1640 کیلۆواتی بەکارهێناوە 263,000 دیناری بۆ هاتوۆتەوە کە 1 کیلۆواتی بە 151 دینار بۆ حساب کراوە 151 دینار ئەمەیان 2270 کیلۆواتی سەرف کردووە خەرج کردووە 363,000 دیناری بۆ هاتوۆتەوە 1 کیلۆواتی بە 159 دینار بۆ ئەژمار کراوە کاک عومەرانی بەو پێوەرە بێ هێشتا ئەوەی پریپەیدەکە هەرزاترەکە کە 156 یعنی لەویا سنووردارە وەساوە بۆ ئەو کە تۆ ئەگەر بۆ بەرز ببێتەوە چێتە 150کە زۆر زیاتریشە چێ طبعاً بەپێی بەکارهێنانی زیاتریشە چێ یعنی بۆی هەیە بچێتە 170 دینار و 80 دینار و 90 دیناریش هەر کیلۆواتێک واتە ئەو خێزانە کە 363,000 بۆ هاتوۆتەوە ئەگەر هەیە بچێتە 500,000 بەپێی بەکارهێنان مەسە میوانی زۆر بێ مناسبە هەبێ قەرباڵقی هەبێ ئەوانە بۆی بەڕاستی ئەمە لە 100 بە بازرگانیکردنی کارەبایە بەبێ حسابکردن بۆ ژیانی هاوڵاتی بۆچی با من نمونەیەکی ئێستای ژیانی خەڵک بە نمونەی خێزانێک لە سلێمانی پیشانەدەم خێزانێک کە کەم بەکارێنێ خێزانێک کە قەرباڵخە یا زۆری بەکارهێناوە هەرەوە کارێک ئەمە وەستی کارەبای ئاساییە ئەم ماڵە 813 کیلۆواتی بەکارهێناوە بۆ دوو مانگ خۆتە زانانی ئێستا وەسڵەکان پسۆڵەکان بۆ دوو مانگ و ئەوانەیەنەوە 813 کیلۆواتەکە کردوێتە 14,634 دینار واتە بۆ مانگێک 7,300 دینار ئەم مانگە مانگی بەهارە بەڕێستە زانی لە مانگی 34 لە بەرەوەی خەڵک پێویستی بە کارەبا کەمە کارەبا تقریبا 24 ساعتە و لە پاییزیشا دوو مانگ بە هەمانشەوە کارەبان بەنزیکەی 24 ساعتە ئێسام خێزانم کە 24 ساعت کارەبای بەکارهێناوە لە بەهاری ساڵی پارە مانگی 7,000 دیناری بۆ هاتوۆتەوە ئەو پرۆژەی بەناوڕووناکیی پێ بگە هەر لەو بەهارە کە هەر بەو جۆرە تەسەڕفەکە لەگەڵ کارەباکە ڕێک ئەبێ مانگی 47,000 دینار بدا واتە بۆ دوو مانگەکە کە ئێستا 14,000 هاتوۆتەوە ئەبێ 4,000 دینار بدا بۆ چونکە لە نرخی 18 دینارەوە بۆی کراوەتە 116 دینار ئەمە خێزانێکە دەستی بە کارەباوە گرتووە خێزانێکی تر کە
زۆر مەسرەفە یا قەرباڵقە یا هەر شتێک 1859 کیلۆواتی بۆ 2 مانگ بەکارهێناوە کە کردوێتە 40,000 دینار لە ناو شاری سلێمانیە لە بەهارە کە کارەبا زۆر پێویست نییە ئەم بڕێ بەکارهێناوە ئەگەر پرۆژێ ڕووناکی بگاتە ئەم ماڵە کە هەر خۆی 24 ساعت کارەبای بەکارهێناوە ئێستا چونکە بەهار بووە پرۆژێ ڕووناکی بگاتە ئەم ماڵە ئەبێ لە بری ئەو 40,000 280,000 دینار بدا بۆ 2 مانگەکە بۆ مانگێگە کاتە 170,000 دینار یعنی ئێستا خێزانێک کە لە سلێمانیا دائنیشە بۆ نمونە لە بەهارە کە 2,000 3,000 5,000 10,000 دا بۆ مانگێک ئەگەر کارەبایی 24 ساعتی بۆ هات ئەبێ 100,000 دینار بەلای کەمەوە بدا ئەمە مامۆستا عومەر دەبێ پارەکەیش بدا یەکسەر بەڵا ئەگەر زوانە نیوەکو جاران بۆ نمونە تۆ کارەبای نیشتیمانی تێ هەیە 4-5 ساڵە پارەی نایە بەڵەگەر ئەمە کۆمپانیا گەڕێ وەسلەکە پارە لێ ئەگەر بچێ دەگە پریپەی دەبێ عنیوانی ئەی بڕێ کارە خۆی بەرنامەکە بۆ ئەوەیە اینجا کاک سامان پرسیارەکە لێرە ئەمەیە حکوومەت لە کوردستانە کارەبا لە چی بەرەمەهێنێ وێزگەکانی بەرەمێنانی کارەبا ڕاستە کەرتی تایبەتن بەڵام لە غازی خەڵکی کوردستان بەرەمێنێ وەگەوانیە بەریتانیا ئێستا بەریتانیا بەشێک لە غازەکەی بەشێک لە کارەباکەی لە غازی نەرویج لە نەرویج غازەکڕێ بۆی لە کارەبای پێ بەرەم بێنێ حەقی خۆیەتی گرانە بێ لەسەری بەڵام لە کوردستانە تۆ بە غازی چەمچەماڵ معقول نییە کارەبا لە 18 دینارەوە بکەیتە 116 و 150 دینار تا 150 دینار و 160 دینار یعنی ئەمە شتێکە بە بێ حسابکردن وڵامی ئەمە دیراسە کراوە بەڕاستی ئەم پرۆژەیە پێشتر بزانێ ئایا خەڵک یا شتەکە اختیاری بێ بەڕاستی مەگە یەک دیراسە کرا بێ وتی کابرایە گوتی من وڵا ئەمێ مناڵەکەم بەرمە بازار بیفرۆشی دراوسەکانی هاتن لێ پاڕانەوە کاکە چۆنە بێ بیفرۆشیوانە وتی خەمتان نەبێ نرخێکی لەسەر داهنێم کەس نەیکرد بەڕاستی ئەم ڕێک بەرنمەیان ئەوەیە لە کاتێکە حکوومەت دەیان ڕێگەی تری هەیە بۆ ڕێگەگردن لە زیادەڕەوی بۆ ڕێگەگرتن لە کارەبای قاچاق ئێستا هەزاران کەس هەن ئێمە ئەزانین تەجاوزیان کردوتە سەر هێڵەکانی کارەبا اینجا بۆ ئەوەی کە غازی زیاتر بداتە وێزگەکانی کارەبا بەرهەمی زیاتر بێنێ پاشان ئێستا کە من و جەنابەت قسەکەین لە سلێمانیا من وازام شەڕۆژی ڕابردوو 4 ساعت کارەبا سابەتێکی دوایە کارەبا زۆر لەم کاتێ ئێمە قسەکەین نزیکەی 600 مێگا وات کارەبا بە ناوەڕاست و باشووری عێراق فرۆشێ هەرێمی کوردستان تۆ خۆت پێویستیت بە کارەبایە بۆ کارەبا بە ناوەڕاست و باشووری عێراق ئەوترێت ئەمە کۆمپانیاکانی بۆ نمونە قەیوان و ئەحمەد ئیسماعیلە ئەوە کەیفی خۆیانە کە ئەیفرۆشن کابرا بە دوای پارۆ قازان جاگەڕێ هێشتا جاروی ئەوان گلەیەکەن کە قەرزێکی زۆریان لای حکومەت و حکومەت پارەکەی شاردایەتێ من یەک نهێنی بۆ بەرنمەکەی جەنابەت ئاشکراکەم لەوە طبعاً وێزگەکانی کارەبا لە قۆناغی یەکەمی تۆڕباینەکانیانە کە غاز بەکارێنن بەرهەمێکی کارەبا ئەدەن بەدەستەوە لە قۆناغی دووەمە ئەم هاڵاوی بەرهەمێنانی کارەبایە جارێکی تر کارەبای پێ بەرەمێنەوە واتە ئەمە فلستێچووی نییە غازی تیا سەرف نەکراوە خەرج نەکراوە قۆناغی دووەمە کە ئەیفرۆشن هەرێمیش خۆی پارەی لەسەر وەرەگرێ نەگەر کۆمپانیای کەرتی تایبەت واتە لەم فرۆشتنە بە باشوور و ناوەڕاستی عێراق هەم کەرتی تایبەت هەم بازرگانەکە پارەی دەسەکەوێ هەم وەزارەتی کارەبا خۆشی پارەی دەسەکەوێ واتە دووجە یعنی اینجا پاشان کاک سامان تۆ مەسەن لە کوردستانە بۆ نمونە خەڵک پێویستی بە تەماتە بێ ئەکرێ حکومەت تەماتەکەی خۆی بنێرە بۆ ئێران و بۆ تورکیا و بە وڵاتانی ناکرێت لە هەموو دنیا یعنی ئەمە سیستەمی ژیانە سیستەمی حکومەتداری و عەقڵ و مەنتیقی شواڵێ تۆ لە وڵاتەکەی خۆتە خەڵک پێویستی بە کارەبا هەبێن هەبێ بیفرۆشی بە هیچ شوێنێکی تر بە هیچ پاساوێک زۆر باشە دەگەڕێمە وڵات پێم وایە کاک سوبحی هادی ئامادەیە لە هەولێری پایتەختەوە لەگەڵمانە کاک سوبحی خۆشحاڵم کە لەگەڵمیت پێمان خۆش بوو لە ستۆدیۆ لەگەڵمامە بەڵام سەفەرت کردبوو بۆ هەولێر ئێستا خۆشحاڵم لێەوە ڕاستەوخۆ میوانی بەرنمەکەمیت ئەگە پێم بڵێ جەنابەت چ زانیارەیەکت هەیە لەسەر پرۆژەی ڕووناکی بەو پێی کە جەنابیشتە ئەزمونێکی دوور و درێژت هەیە لە بواری کارەبا ینی چەند پۆستێکی گرنگت هەبووە لە وەزارەتی کارەبا ئەم پرۆژەیەت پێ چۆنە چۆن ینی بەراورد بە گیرفانی هاوڵاتیان دەتوانرێت ڕێک بخرێت
سەڵاو لە بەڕێستان و لە بینەرانی قەناتی زووم سەڵاویشم بۆ کاک عومەر هەیە. بەنسبەت ئەم پرۆژەیەوە ئەگەر بێت و بەنیەتێکی پاک باش بێ شتێکی باشە بەڕاستی پێ بڵێم. یعنی ڕاستە یعنی سعر بەرزە بێتەوە ئەوانە بەس ئەوەی کێشەیە کە لێرە ئێستا ینی حکومەتی هەرێم کە دەست بۆ هەموو شتێکە بە لەبەر ئەوەی هاوڵاتی بە گومانە لە نیەتەکانی پێی باش نییە بە سەراحەتیانی. ئەگەر بێت و ئەمە بیدایەت لە سەرەتای ئەم پرۆژەیەوە سیمینارێکی گەورەیان بکردایە چەلایەن لێ بەشدار وایە لە بەڕێفی ژینگەوە وزارەتی سەحا وزارەتی کارەبا بەنسبەت ئەو خەڵکی کە لە مۆلیدەی هەیە هاوڵاتی مەجموعەیە شەخصیات و ئەکادیمیوانە بەشدار بوایەن بۆیانیان ڕوون بکردایەتەوە کە ئەم پرۆژەیە چییە چی نییە سیمینارێ بکرایە وا بزانم تەقبول ئەکرا بەڕاستی. بەس ئێستا بەڕاستی خەڵک نازانێ مەوزوعەکە چییە ینی بۆیان ڕوون نییە ڕاستە سعر بەرزە بێتەوە بەس هەندێک شتی باشە ئێمە بێ بەڕاستی باسی بکەین. مەسەلەن بۆ نمونە تو لە ژینگە خۆتەزانی ئێستاکانە ژینگەی کوردستان چۆنە وەزعی زۆر زۆر خراپە ئەو دوو کەڵە بەسەر ئەو خەڵکەیە داڕژێ و ڕۆژانە خۆتەزانی وزارەتی سەحا ئەو ئەحسایی هەیە کە سەرەتان لە کوردستان زیادی کردووە و هەروەها ژاوەژاوی کاک سوبحی وەڵام لێ پرسیارێکم هەیە عەزیز نەبێ ئەزایی دەگوترێ خۆ باشە وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا توانای ئەو 24 کاتژمێریان خۆ نییە بێن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوی کەی کە ئەتوانرێ لە وێزگەکان وەرەگیرێ ئەوەی ناتوانرێ دەگوترێ لە ڕێگەی مۆلیداتەوە پڕەکرێتەوە. یعنی ئەو وحدانەی کە ئێستا لە کوردستان هەیە ئەو بەڵێ ینی ئەگەر بۆ نمونە کارەبای بەرهەمێنانی وێزگەکان بۆ نمونە گەر 15 کاتژمێر کارەبا و باتێ ئێخۆ لە 9 سەعاتەکەی کێ بێ بە مۆلیدە ینی پڕ بکرێتەوە. هەرواشە کاک عومەر وا بزانم منەوەی کە بیست بێت خۆی ئەگەر ئەم پرۆژەیە ئەگەر ئەم پرۆژەیە نیەتی ئەوە بێ کە 24 سەعات کارەبا بدە بە هاوڵاتیان دەبێ ئەو مەحەتانە ئامادە بێ 24 سەعات کارەبای بەردەوام بدا بە خەڵکی. یعنی دەبێ یعنی ئامادە بێ بە 24 کە تو ئەڵێ 24 سەعات دەبێ 24 سەعات ئامادە بێ مەحەتات ینی کارەبا بدا بە خەڵکی. ینی بۆ نمونە دەبێ احتیاتی هەبێ وحدەکان لە احتیاتی هەبێ بۆ نمونە مەسەلەن تۆ ئێستاکانە ئەگەر کۆی هەموو ئەو مەحاتەی بەرهەمێنان کۆ بکەیتەوە تقریبا 7500 مێگاوات ئێمە ئەتوانین ئینتاجگەن ئەگەر وحدەکان ئیشکا گاز ئۆیل لە بێ غازە بێت. یعنی ئەگەر بێت و ئەمانە ئیش بکە 24 ساعت لەو 7500 مێگاواتە تو دەبێت لە 125 احتیاط بێ. مەسەلەن بۆ نمونە تو وحدەیەکی لەژێر سیانەیە بتەوێت نەتەوێت هەر مەحەتەیەک دەبێت ساڵانە سیانە بکرێ. یعنی ئەو سیانە دەبێت تو مسۆگری کەی لە 100 24 ساعت کارەبا ئەدەی بە هاوڵاتی. ئەگەر ئەو 24 ساعت تو نەدا تو ئەوە هیچ نەکرد دوای ئەوە بەنسبەت تو ئەڵەی 24 ساعت کارەبا مەسەلەن ئەدەم بە هاوڵاتی. ئایا ئەمەی کە ئەکرێ تۆ ئێستاکانە کوردستان لە گەشایە ئەو هەموو سیتیەی کە ئیسە هەیە ئەو هەموو پرۆژەی نیشتەجێ بوو کە ئەکرێ ئایا ئەم 7500 مێگاواتە تعویز چۆن ئەوانەی دیکە ئەوانە کارەبای ئەدەیتی هەر بەو 7500 مێگاواتە یان پلانێ دیکەت هەیە بۆ جێبەجێکردنی ئەو کارەبایە بۆ ئەو نیشتە جێبوونانی کەەوە تەواوە بێت و کۆتایی پێدێ. ینی ئەمە دەبێت و پلانێ دیکەت هەبێت بتوانانی چی بکەی بۆ داهاتوو. ینی ئەمە پرۆژەیەکی ینی بیدائیە بەڕاستی. دوای ئەوە تۆ ئێستا بەعزە گەڕێکێکەیە مەسەن کارەبای ئەدەیتێ 24 ساعت چێ باجەکەیەدا مەسەلەن گەڕێکێ دیکە تو کارەباکە لەو کەمەکەیتەوە. يعني حاليا إسا أوايا يعني إسا بو نمونا أوايا يعني إسا كاك عمر وتي من 4 ساعات كهرباء ما بوها أو 4 ساعات كهرباء طبيعي كتو أجر داتا مجموعية قرق ب 24 ساعات شيء باجكيه ده حاليا أو قرقاني ديكي كوا إسا كهرباء 24 ساعات يعني. بس كاك صبحي يعني أما باسي نرخاكي مان كرد نرخاكي كاك عمر روني كردوا بو نمونا
نرخەکەی من پێت بڵێم من لەگەڵ تا 59 ڕۆشتووە 150 وحدەی ئەمە زۆر نییە. من لەگەڵ نرخەکەی نیم بەڕاست من لەگەڵ ئەو نرخە نیم نرخەکەی بیدایەت دەبێت پێویستە نرخەکەی بیدایەت بۆ خەڵکی هەژار خەڵکی ئەوەی کە دەرامەتی کەمە ئەوانە نەگاتە ئەوێنە تو لە بیدایەتەوە دەبێت حسابێکی بۆ بکەیت بۆی کەەوە بتوانێت ئەو هاوڵاتیە جیرفانەکەی چەندی تایە بای ئەوەندە تو بتانی نرخی لێ زیاد بکەیت و ئەوانە یعنی تو ئەگەر نرخی لێ زیاد بکەیت و بەرزی کەیتەوە ئەو ئیمکانیەتی نییە یعنی تو ئێستا ئەڵێ 100 دینار بۆ کیلۆوات ئەوەرێک ئەوەی بەڕاستی سعرێکی بەرزە مەفروزە لە 40 دینارەوە دەستی پێ بکە بەرەو سەر ئەوەی کەوا مەسەلەن لە مامنەوەندیە با زیاتر بێ ئەوەی کە زۆر سەرفەکە ئیسرافەکە با زیاتر بێ بەو شێوەیە تو ئەتوانی بەس تو یەکسەر کابرایەکی هاوڵاتێکی بەسیط لە 18 دینارەوە بەرزی کەیتەوە بۆ 100 دینار بەڕاستی ئەمە قورسایەکی زۆر دەکەوێتە سەر هاوڵاتی ئێستا بۆ نمونە حالیان عێراق نە18 دینارە کیلۆوات ئەوەرێک 10 دینارە تا ئێستاکانە نرخی کیلۆوات ئەوەر لە عێراق 10 دینارە کە ئەوە لە چەندەوە دەستی پێکە لە سفرەوە بۆ 450 اینجا تەساعودی زیاد دەکات. زۆر باشە ئەگەڕێمە لای جەنابێت وەڵی من ئەو بەوزوع ئەگەر لە ماوەی ڕابردوودان جەنابیشت بیرت بێ قانونمۆلیدەکان خۆپشاندانیان کرد یعنی گلەیەکە ئەوە بوو کە گوایە ئەمە بۆ نمونە ئەو گەڕەکانە ئەبێتە کارەبای بچوە کاژمێری بە هاوبەشی لەگە کۆمپانیایەکیە بۆ نمونە شوێنێک لە شوێنێکا چەند مۆلیدێک دانێ بۆ یارمەتیدانی ئەمە یعنی تەنانەت من چاوپێکەوتنم لەگەڵکردن هەر لەم بەرنامە خاگوتیان ئێمە داوامان کردووە یا قەرەبوومانکەنەوە یان نەخێر ئێمە خۆمان نتوانین بۆ نمونە هاوکاری ونی بۆ ئەمە کارەبا بەرهەم بێن و بیدەین بە حکومەت بەو شێوەیە ینی قسەکە لەسەرەوەیە کاک سوبحیش باسی کرد خۆ ئێمە وێزگەکانی کارەبایە توانای بەرهەمێنانی ئەم بڕە زۆرە کارەبای هەیە خۆ ئەگەر هەیبێ لە ڕابردوودا حکومەت ئەمەی نەکرد بێ بەڕاستی ئەمە کێشەیە ڕاستە ئێستا بۆ ئەیتا ئێستا هەر فکرەکە هەر ئەمەیە ئەم 3000 و نزیکەی 700 مێگاواتەی کە بەرهەمیێنێ هەرێمی کوردستان بۆی گرانکردنی نرخەکەی وای لێ بکە خەڵک ناتوانێت بەکاری بێنێ جێگەی 6000 بۆ بگرێتەوە کە پێویستی هەرێمی کوردستانە هەرمە فکرەکەیە و پاشان کاک سامان بەڕاستی باسەکە ئەوە نییە کەسێکە بێت لە کوردستانە حەزی لە کارەبای 24 ساعتی نەبێت نەخێر ئەسڵەن یەکێک لە نیشانەکانی شکستی حکومەتی پارتی و یەکێتی لە کوردستانە ئەوەیە کە نەیانتوانی خزمەتگوزاری کارەبا بگەن ئاستێک کە خەڵک لێ ڕازی خزمەتگوزاری ئاو بە هەمان شێوە نەخۆشخانە بە هەمان شێوە هەموو ئەوانە و ئێمە لە دوای نۆدانە کابینەی حکومەت ئێستا لە زستانە 4-5 ساعت کارەبامان هەیە یعنی هیچ کەس نییە یعنی بەلای ئەوە بڕوا بڵێن نا ئێمە بەو ئاراستەیە کارەکەین و ڕخنەکەشمان ئەمەیە کە حکومات بەڵە ئەتوانێ یەک بە زیادکردنی پێدانی غاز بە وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا دووەم بە تەمویلی زیاتری کارەبا سێەم بە دانانی بەرنامە بۆ کۆنتترۆلکردنی کارەبا یعنی ئێستا بۆ نمونە با نمونەیەکی بچوک بێنەوە خەڵک لە سلێمانی هاوڵاتیەکە 24 ساعتەژی خێزانێکە پێویستی بە کارەبایە بەڵام کەسێک ڤێلایەک لە سیتەک مێرگە پاندروسەکە لە دەوروبەری مەسەن شەقڵاوە خەڵک حەزی لە ڤێلا و ژیانی شاهانەیە کەیفی خۆیەتی حکومەت ملزەم نییە بەوە کارەبا بدا بۆ خێزانانە کە هیوان هەیە مانگی یەک جار چەند سعاتێک خێزانەکە چێتە ئەوێ و بۆ کەیف و سەفای خۆیان بەکارێنە نا ئەوە یعنی حکومەت لە کاتێکە بڕۆ ئێستا بە هەزاران گڵۆپ و یعنی گەرمکەرەوە ئەبینی لەو شوێنانە داگیرساوە ئێمە قسەمان لەسەر کەسێک نییە ئیمکانی هەیە قسەمان لەسەر هاوڵاتێکی ئاسایی هەیە کە لە سلێمانی لە هەڵەبجە لە زاخۆ لە ئاکرە دانیشتووە چاوەڕەیەکە حکومەت کارەبای بۆ کاتە 24 ساعت نەوەکو بیکاتە بازرگانی کاک سامان هاوڵاتیەک کە ئیمکانی هەیە ئێستا لە ناو شاری سلێمانیە 15 ئەمپێر کارەبا بکڕێ یاخود 10 ئەمپێر کە 10 ئەمپێرەکە کارەبا لە زستانە یا لە هاوی نابێتە 15000 و بەرەو سەرەوە 150000 بدا زۆر باش بۆی باشە کاتێک کارەبای 24 ساعتی بۆ نمونە بە 150000 بکڕێ بە هەمان شێوە دوو کەڵ نامێنێ و سەرێشەی مۆلی ئەیوانیە باسەکەمان بۆ خێزانێک نییە کە ئێستا لە ناو شاری سلێمانیا هەولێر ئەتوانێت 20 ئەمپێر کارەبای مۆلیدە بکڕێ بۆ خێزانێکە کە ئەتوانێت تەنها 2 ئەمپێر بکڕێ چاوەڕێی ئەوە کە حکوومەت کارەبای 24 ساعتی پێ بدا بۆی لە بری نەبوونی نەوتەکەش قەرەبووی بۆ بکاتەوە بۆی ئاوی گەرمی هەبێ بۆی ژیانی بڕوا ڕۆژانە ئێستا یعنی فکرەکە ئەمەیە بۆیە بەڕاستی ئەم کارەبای 24 ساعتیە بگاتە هەر خێزانێک لە هەر شوێنێکی کوردستانە ڕێگە بێتە کرێکی
هیچ خێزانێک نییە تەنانەت لە بەهار و پاییزە کە کارەبات کەم پێویستە لە 50,000 دینار کارەبا لەسەری یعنی بەکاربێنێ لە برادێک کۆمنتی نووسیاڵە من بۆ 4 مانگ 243,000 بۆ هاتووەتەوە بامە کۆمپانیای دز و ئەم یەم حیزبانە و یانە تۆ تووڕێ با من یەک شتێکت پێ بڵێم ئەم یعنی چاوبەستکردنەی وەزارەتی کارەبایە ئەوانەی لە پشت پرۆژەکان هەر کەسێک لە هاوڵاتی لە هەولێرا کە دەستیان پێکردو لە دووسێ گەڕێک دەستیان پێکردو زانی چۆنە ڕێک وەکو ئەو ڕاوچەی ماسی کە خواردنێکەکە بە قولاپەکەی و هەڵیەدا ڕێک وایان کردووە لە مانگی یەکەمە لە 150 داشکاندنەکە بۆی هاوڵاتێکە دڵی خۆش بێ نەچێتە ناو یعنی شۆکێکەوە کتتو پڕ لە 10,000 کارەباوە بڵێن ئا 200,000 بان بەرێ داشکانی لە 150 بۆ کردووە لە مانگی دووەمە لە 125 بۆ کردووە لە مانگی سێمە بە کاملی پارەکەی لێوەرەگرن لە زستانە ئاگاتە 200,000 اینجا هاوڵاتێکە زانێ چ قڕێکی بۆ گیراوەتەوە چۆن ئەبێت تۆ خێزانێک لە کوردستانە چی بوو ئەەکەی کام هەلیکار کام دەمەزراندن کام سۆشیالت من نمونەی وڵاتانیشە بۆ باسەکەم دەوی سەمە پرسیارەکە مێسا خۆ دەمی حکومڕانان بکەڕەوە لە هەموو دنیاە هەروایە کارەبا بە پارەیە بە پێی بەکارهێنانە تۆ بۆ نمونە لە جیاتیەوەی لە زستانە بەرمی لێ نەوت بکڕی بە 170 کارەباکە بەکار بێنە ئەمەی سەرف ناگرەوە پارەی کارەباکە ئەی نمونە عێراق باز ناکەین کە ئێستا 1 کیلۆوات بە 10 دینارە باش نەک 18 دینارەکەی خۆمان نەوەکو 150 دیناری پرۆژەی 24 ساعتی نمونەی سعودیە باسەکەین لە بەکارهێنانی 1 کیلۆوات تا 6,000 وات 55 دیناری عێراقیە 55 دینار لەکوێ 100 دینار و 150 دینار لەکوێ نمون کە هەردووکمان وڵاتی نەوتین هەم هەرێمی کوردستان و عێراق هەم سعودیە نمونەی کوێتە بۆ باسەکەم 2 سنتە بۆ هاوڵاتی کوێتی ئەوان گرانیان کردو بەس بۆ کێ بۆ بێگانە بۆ هاوڵاتی کوێتی چونکە هاوڵاتی کوێتی مافی هەیە لەسەر ئەو نەوت و غازە هەر بۆیە هاوڵاتی چەمچەماڵ و هەڵەبجە مافی هەیە لەسەر ئەو نەوت و غازە چۆنە بێ بە نرخی بازرگانی پێ بفرۆشی لە کوێیت تا ئێستاش بەکارهێنانی 1 کیلۆوات بە 2 سنتە لە تورکیا کە نەوتی نییە و غازیشی نییە وانە یعنی ئەو سەرچاوی کارەبای جۆرا و جۆری هەیە و بەشێکشی ئەیکڕێ 100 کیلۆوات بە 6.3 دلارە کە ئەکاتە 100 دینار واتە 1 کیلۆوات لە تورکیا کە نەوت و غازی نییە بە 100 دینارە چۆنە بێ لە هەرێمی کوردستان کە خۆت نەوت و غازت هەیە کیلۆواتێک لە 100 دینار بەرەو سەرەوە دەست پێ بکە خێزانێک لە تورکیا کە 1000 وات بەکارێنێ پێویستی بە 100,000 دیناری مانگانەیە چۆنە بێ یەکێک لە ئەستەمبول 1000 کیلۆوات بەکار بێنێ تەنها 100,000 پێویست بێ کە ئەستەمبول نەوتی نییە و غازی نییە بەڵام خێزانێک لە هەولێر 1000 کیلۆوات بەکار بێنێ پێویستی بە 150,000 دینار هەبێ یعنی بچینە بەریتانیا و ئەوروپا کە ئەمان زۆرجار نمورەی ئەوێ باسەکەن بەریتانیا 1 کیلۆوات بە 23 من نمونە یەک خێزانم وەرگرتووە قسەم لەگەڵ کردووە بە تایبەت یعنی بۆی زانیاریەکان پشت دەستور بن بە معلوماتی حقیقی لەگەڵ خێزانێک قسەم کردووە مانگی ڕابردوو مانگی یەک کە زستانە و ساردە و سارترین مانگی بەریتانیایە ئەو خێزانە 506 کیلۆواتیان بەکارهێناوە کە 150 و پاوەنەکە کە ئەکاتە 270,000 دیناری عێراقی معقولە خێزانێک لە بەریتانیا 270,000 دینار پارەی کارەبای هات بێتەوە یەکێک لە گەڕێکی کوران و لە منتکاوا و لە باداوا 250,000 لێوەرگری بەمەرجێک ئەوان هەموو شتێکیان کارەبایە هەموو شتێکیان تەنانەت هێندێ حاڵەت تەباخەکانیشان کارەبای بەمەرجێک دەخلی تاک یعنی یەک کرێکار بەسیترین ئیشکە لە بەریتانیا 100 دلار پیاکە کە ئەکات 150,000 دیناری خۆمان ئەی تۆ لە هەرێمی کوردستان چیەکەی بۆ گەنجەکانت و بۆ بێکارەکانت خێزانێک کە ئەچێ لە بەریتانیا ئەژی سۆشیالی پێ ئەدا اینجا کارەباکەشی ئاوالێ وەرە باشە قسەکە لێرە مامۆس فەرموودە نمونەی دووسێ وڵاتی کەش بۆ باسکەم لە نەرویج 1 کیلۆوات بە 96 دیناری عێراقیە لە نەرویج کە دەخلی تاک چەند بەرزە خەڵک چەند ڕەفاهێژی و حکوومەت چەند ئیلتیزامی هەیە بەرامبەر بە ژیانی هەر خێزانێک لە کەنەدا 1 کیلۆوات بە 0.8 دۆلاری کەنەدیە کە ئەکاتە 66 دیناری عێراقی من لەو ڕۆژانە خێزانێک بۆی نووسی بووم سەرۆک خێزانێک ئەڵێ من لە کەنەداژیم ئەڵێ نەک ئاوی گەرم و نەک هەوای گەرم و تەنانەت تەباخەکەشمان کارەبایە من ئەم مانگی ڕابرد و مانگی یەک 72 دلار کەنەدیم بەکارهێناوە کە نزیکەی 75,000 تا 80,000 دیناری خۆمانەکە چۆن ئەبێ یەکێک لە کەنەدا خێزانێک 70,000 دینار پارەی کارەبا بدا کە هەموو شتێکی کارەبایە بە تەباخەکەشیەوە یەکێکیش لاولێر دانیشە 200,000 کارەبا بدا بابا ئەمە بازرگانی کردنی کارەبایە
جا بە تایبەتی ینی قسێکیش بۆ سیتیەکان بکەین ئەسام کۆمەڵگەی نیشتە جێبوونانەی کامەرکە دروست بووە ینی خۆ ئەمە مانای وانە ئەوەی کە لە سیتیە کابوویتە هەمووی بە قیس کڕیوێتی و بە ئەیتە پارەیەکیە بۆ لە بەردەستوێ ساتیاژی ئێخۆ لەوێش بڕوا بکە ئەگە تۆ کارەبای ئەم پریپەیدە بەکاربێنی لە 200 کەمتر نایی بۆ سەریش قسەکە لەسەرەوەیە بۆ حکومت ینی هەستەکەی بە پلانیت هەموو ئەم شتانەی کە خزمەتگوزاری ژیانی مرۆڤێکن لە هەرێمی کوردستانە هەمووی دەکا بە پارە بارگرانی بۆی لە کاتێک شاوە حاڵ و گوزەرانی موچەکەیەتی کە هەیە لە ڕاستیا کاک سامان ئەم دوو حیزبەی دەڵێەوە لە مۆزوعی تاقیگەکانەوەڵانەکە هەموو شتێک هەر خۆی ئەمە ئاو جەنابەت قسەکەین 2025 نەمرین 2028 و 2029 ئەبینینەوە کە کارەبا بە کاملی دراوەتە کەرتی تایبەت ساڵی 2021 خەیاڵێک هەبوو لای حکوومەت کە کارەبا بداتە کەرتی تایبەت بە تەواوەتی هەرچی هەوڵیاندا هیچ کۆمپانیایەکیان لە کوردستان قەناعەت پێ نەکرا بێ بەم نرخە حکومیانە کارەباکەیان لێ وەرگێ بۆ چونکە ناتوانێت کۆمپانیا کەرتی تایبەت قازانچکە بەم نرخە حکومیانە بە 18 دینار ئێستا حکومت خۆی ئێستا من وای لێکە دەمەوە کە هیوادارم بیسەلمێنن کەوانیە ئەوێ خۆی کیلۆواتێک کارەبا بکاتە 100 دینار 120 130 140 بۆ ئەوەی سبینێک کە دای بە کەرتی تایبەت زۆر بە ئاسانی کەرتی تایبەت مەمنونیش بێ و حکومت قازانجیشی لێ بکە اینجا پاشان کاک سەمان پارەی ئەم وڵاتە ئەگەر بۆ کارەبا خەرج ناکەی ئەگەر بۆ نەخۆشخانەی خەرج ناکەی ئەگەر بۆ ئاوی خەرج ناکەی بێ زەحمەت داهاتی وڵاتە چی لەکەی تۆ بێت دەعمت هەبێ بۆ ئەم کارتانە بڕاست خۆی خزمەتگوزاری حکومی یعنی چی یعنی هاوڵاتی بڕێک پارەدا حکومەتیش بڕێک پارە ڕاست یعنی لە هەموو دنیا وایە دادخوا با من ئەو پرسیارە بۆ کاک سوبحی ینی خۆی بەرپرسیارەتیە بۆ لە دایرەی کارەبا کاک سوبحی ینی بەڕاستی بۆ 1 کیلۆوات 56 دینار یا 57 دیناری تێچێوە حکومت بۆ ئەیفرۆشێتەوە بە خەڵک ینی حکومت ئەبێ قازانج لە کارەباکە موضوع قانجاز نابێ قانجازی لێ بکە مەفروزە ینی حکومت دعمی هاوڵاتی بکە بەڕاستی وایە ینی لە هەموو شۆنانێک لە هەموو شوێنێک هەندێک شت هەیە دەعمەکرێ وەکو سەحەیە وەکو کارەبایە ئاوە ئەم شتانە دەبێت دەعم بکرێ بەڕاستی ینی نابێت و هەموو بارقورسیەکانی ئەو تێچووی کارەبات و لە هاوڵاتی وەرگری هەندێکی هاوڵاتی تەحملیکە ئەو کەی دیکە حکومت دەبێت تەحملیکە بەڕاستی ئەی باشە من پرسیارەکەم لە کاک عومەریش کرد ئێمە وێزگەکانی کارەبامان ئەتوانێت بەرهەمی ئەو هەموو مێگاوات کارەبایە بکات کە بۆ کارەبای 24 کاتژمێری بدرێ بە خەڵک خۆی من پێتم وت یعنی ئەو تاقی ئینتاجیانی کە هەیە لە مەحەتەکان وەکو ئەحمەد ئیسماعیل لە هەولێر و سلەیمانی و دهۆک قەیوانە کارە ئەمانە هەموو کۆ بکەیتەوە تقریبا 7500 مێگاوات ئینتاجێ بێ ئەو وەحدانە یعنی ئەو وەحدانە ئەگەر بێت و نیشتەجێ بوونی زیاتر نەبێت و دەبێت دراست بکە یعنی بەڕاستی تۆ ئێستا کە ئیجازەیەک ئەدەیتە نیشتەجێ بەس کاک سوبحی من جارێکە بیرم ێ وەڵام هەر تۆ میوانە بووی باسیەوەمان کرد خواوە تا چەندێ قەرزارە حکومەت کۆمپانیای قەیوان و لەگەڵ وەڵای ئەوەی من بزانم کاک ئەحمەد وا بزانم ئەحمەد ئیسماعیل 7 میلیارد دلار قەرزارە حکومەت دەڵێ ئەمە پارەکانی داهاتی ناخۆ بە خزمەتگوزاریە دەن کەچی ناشیدار بەڵێ دێ فەرموو 7 ملیار زۆر زۆرە بەنسبەت ئەوە ئەتوو کە مەسەلەن هەر شتێک ئەەکەیت یعنی بەڕاستی پلان دائەنێیت بۆ هەر شتێک مەسەلەن بۆ نمونە تو موادی کارەبایی ئەجزەی کارەبایی ئیستیرا دەکەی لە دەرەوە یعنی مەسەلەن سپلیتە هیتەرە ئەم شتانەیە تو دەبێت دراسی ئەوەت کردی بێت تو تاقی ئینتاجیت بۆ 4 ساڵ دیکە چەند مێگاواتە چەند ئینتاجێ دەبێ ئەوە دەبێت بێلی ئەجزەی کارەبایی بێتە ژوورەوە بەپێ ئەوە دەبێت و بێلی مەسەلەن هیتەرە سپلیتە ئەوانە بێتە ژوورەوە وزارەی تیجارە نابێت بێلێ مەسەلەن لەوە زیاتر بێ بۆ نومە مەسەلەن وحداتی سەکەنی وحداتی سەکەنی دەبێت تو
پێش ئەوە پلانت هەبێتکەوا دوای 4 ساڵ دیکە ئەوەندە مێگاواتت پێویستە دەبێت بێت تو محەتات دابنێ شتێک حەلێکت هەبێ بوو ئەوەی سبەی ئەو وحدەی سەکەنیە ئەو نیشتە جێبوونە کە ئاوەدانە بێتەوە کارەبای بۆ دابینکەی خۆ تو نابێ بڕێ وڵای ئەوە تەوا بوو وڵا کارەبامان نییە و ئەو بەو شێوەیە نابێ ئیجازات بدرێتە نیشتە جێبۆکان ئەگەر تو پلانی ئینتازی تاقی کارەبایی نەبێ بەڕاستی ئەی باشە لە مەوزوعی بەڵێ لە مەوزوعی بۆ نمونە یەکەی ئەوانەی یەکە نیشتە جێبوونەکانیش ینی سیتیەکانیش ینی هەمان گۆڕانکاری دروستە بێ کە لە گەڕەکەکانە دروست بووە ئەو کاتە خۆ تۆ کارەبای نیشتیمانیەوە نابێنێ ئەمە مۆلیدێ و ئەمە ڕئیسیەتەوە ئەی تەبیعی خۆ ئەوش دەبێ وحدات ئەو نیشتە جێبوونانە ئەوانش دەبێ مۆلیداتیان هەبێ ئەی سبەی تو کە مەسەلەن بۆ نمونە شەتداونەکە بێ محەتات هەمووی بە یەکەوە ئەکوژێتەوە خەتێکت ئەکوژێتەوە ئەی چی بەدیلی چییە تو مەسەلەن 8 سەعات 10 سەعات تو باشە قسەی تۆ خۆ بۆ گەڕەکەکانی شەر بۆ گەڕەکانی شەر واردە ینی بۆ نمونە ئەو شەتداونە دروست ببێ گەڕێکێک 5 سەعات کارەبای نەبێ خۆ بێ مۆلیدە و کاتێ هەر بەتەواتی لا نابرێ ئەبێ مۆلیداڵ بکرێت و قەرەبووی یا کارەبایی بۆ هەڵ بکرێت ئەی دەبێ مۆلیدا ئەبێ مۆلیدە بەڕاستی من مەوزوعی خاوەن مولدەکانیش ئینسان دەبێ یعنی ئەوانش بەڕاستی مەسرفیان کردووە دوای ئەوە خەڵکێکەیە ئیشەکە لەلایەن مەفروزێ پلانێک هەبێ بۆ ئەوەی کەوا چۆن قەرەبوو بکرێنەوە بۆ ماوەی چەند یعنی اعتیما دەکەیتە سەر ئایا دوای 4 ساڵ دیکە حکومەت ئەو مۆلدانیان لێ دەکرێتەوە ئەبێتە مڵکی حکومەت یعنی دەبێت پلانێک هەبێ بۆ ئەوانش زەرمەر نەبن بەڕاستی ینی ئەوانش خۆ مەسرفیان کردووە پارەیان دایەتە مولدە کۆمەڵێک خەڵک ئیشەکە لەلایەن ئەوانش دەبێ تو حسابی بۆ بکەیت و قەرەبوو بکرێتەوە بەنسبەت ئەو خەڵکە ئێمە چەندێک کارەبا فرۆشین بە کەرکووک و مووسڵ و ئەو مانتیقانەی کە سەر لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقان وەڵڵی کاک سامان ئەوەی من بزانم نێزگەی 800 مێگاوات ئەدرێتە ئەو شوێنانە بەس ئەوان چۆنی ئەوان بە زیادەوە بزانم 1 کیلۆوات ئەوەرێک بە 156 ئەیان دەنێ لەوەش قازانجەکە حکوومەتەر ینی حکومەت بە چەند دینارەی کڕێ لە کۆمپانیا ئەی تەبیعی ئەزانین بەبەستی چییە لەو حاڵەتە بەبەستی ئەوەیە تەعویزی ئەو هەندێک مەساریفی وزارەتی کارەبا بکاتەوە وابزانم لە کاک ئەحمەد لەو لە قەیوان و لە کارە وابزانم بە 56 ئەگەر ینی معلوماتەکان لەو دەورای کڕێ ینی ئەوەی کە لە برادەران وەرم گرتووە بەوەندا بە تقریبا وازان بە 156 ئەیداتەوە بە 185 قازانجەکە لەوێ بە مووسڵ و ئەی دەبێ قانجاز بکات بەرەوەی تو پێت بڵێم خطوتی کاک سامان خطوتی نەقلت تێ تو لە ڕێگەی خطوتی نەقلی وزارەتی کارەبا و کارەبایە ئەگواستەوە بۆ ئەوێنە ئەو خطوتی نەقلەوە پێویستی بە سیانەیە پێویستی بە شتەیە ئەوەیە بۆ یەکە یعنی بەو شێوەیە ینی پارەکەی زیادەکەی تەبیعی هەندێ مەساریفی وزارەتی کارەباش پێی دابی نەکرێت لەو ڕێگەوە مەجارێکیش لێم پرسید ئەو جارەکە میوان بووی وتم حکومەت ئەیتوانی کێشەی کارەبا چارەسەر کا بە ئاسانی تۆتە زۆر بە ئاسانی ئەیتوانی بەس خۆی نایەوێ نە ئەزانی چۆن کاک سامان ئێمە ئەوە مەوزوعێکی درودرێژە بەڕاستە هەر لە بیدایەتەوە لە تەرکیبەی وزارەتی کارەبا هەیکەلی تەنزیمی وزارەتی کارەبا و دروستکرا و ئەو پلانێنەی کەدانرا بەڕاستی پێت بڵێم خەڵکی شارەزا بانگ نەکرا بۆ ئەو عەقدانەی کە ئەکرێ چە بۆ نمونە عەقدی مەسەلەن ئەحمەد ئیسماعیل تو مەسەلەن دوو وەحدەتەیە بڵێن بۆ نمونە دوو وەحدەی غازتەیە بە 250 مێگاوات 205 مێگات دەبێت لە بیدایەتەوە تو ئەوە بکردایە بتکردایە بە شەر برێت 250 و 500 مێگاوات بە غاز ئینتاجەکەی من دەبێت ئەو هەڵما ئەو گەرماییەی کەوا لەو دوو وەحدەیە دەرێکەیت بیدەیت بە وەحدەیە دیکە 250 مێگاواتم بۆ ئینتاجکە لەمە تو چیت کرد لەمە مەساریفەکەت کەم کردەوە ئەوە تو دەبێت جەدوای اقتصادیت دراسی جەدوای اقتصاد بکرا لەوە ئیسیفادەی لێکە ئێستا ئەوەی من بزانم لە هەمان شێوە مەسەلەن تو ئەو دوو وەحدەیە ئیش پێ ئەکا وەحدەی کۆمباین سایکل کە پیش بێکە سعرەکەی زیاترە یعنی تو وەحدەی کیلۆوات ئەوەر ئەوانەی کەوا کراوە لەسەر غاز 32 سنتە بەس ئەوەی کە ئینتاجەکە لە کۆمپاین سایکلا وابزانم 63 سنتە
يعني اما منطقي ثانيه تو غازي تويا او هلمي تويا يعني كلوي صرف فكريه لو انتاجك تو بكاري ديني بو او بو ايش بيكردني وحدكي ديكا يعني دواء او هندي محطه هندي شت هبو عقود هبو براستي خلقي شارزا بصراحه بيد بلين بجدار نبو لو اقدانك ودراسي همو خالكان بكا لا يعني مثلا باور فاكتور هي قضايا فنيه هي يعني دوايا دراسه بكرايا اولا نكراوا يعني اما سبون منا الين مولدات دا اندريتو امانه خومان اما خومان تقريبا هزارو بدم 130 ميجاوات مان هبو المولدات 130 ميجاوات محطي تمتمال مان هبو 20 ميجاوات كفري هبو 10 ميجاوات شوارتا تقريبا 15 شوار قرنه 20 ميجاوات شهيد شازات تقريبا لا اكري لا هولير اما تقريبا سطو هميد كوب كلايتو تقريبا سطو 15 ميجاوات تو مولدات هبو يعني اما تشيان كرتون مزايده كان كردي مزايده كان كرد مع العلم سعركي بس او يناوتي سليماني او مولداني كلوين ابو 81 ميجاوات نرخكي 51 مليون دولار بو بيس قال لوي اما دو محطي ديكا كامريكا كان بهديه داو بيمان بيس قال لوي كهولير او اكري امانه همي كوكرا وكرايك باكيتك مزايده كرا بتن تقريبا ب 4 مليار 5 مليار دينار يعني تقريبا 6 مليون يعني تورا يعني نيزقي حفتها 8 مليون دولار تو مولدتها دابرا بس مليون يعني اما كارساد وبراسي تو بو امد نكر مثلا بو نمونا دروازه سيتي بو نمونا مثلا او سيتي يعني كاكري ما يوكي نازامتي وركاك من اجازه ادميه اجازه استثمار ادميه ورا اود مولدم هي من ام ولدي خوم اشي بيكم ابو انتاجي بو وزارتي كهرباء كاستوا فكرك هي ام ولد يعني استفاده لو بارا بكري بو او استفاده لي نكرا زۆر باشە مامۆستا عومەر ینی پێشتر وەزارەتی کارەبا بڕێداشکانیە کرد بۆی ینی خاونیشتیمانیان پارەی کارەباکە بن لە ساعت ئێستا بۆشی نەهێشت ینی لەم پرۆژەیە گەر بێتە بابی جێبەجێکردنەوە یانە چەنە کاتیەوێ بەڵام خەڵک ئەو پارەی کە لە سەری کەڵەکە بۆ چۆن لێوەرەگیرێتەوە خۆی کاک سامان هاوڵاتی لێرە هەم چۆن ئەرکی هەیە ئەوە مافیشی هەیە یعنی ناکرێت لە هەرێمی کوردستانە کە ڕۆژانە 400,000 ئێستا 320,000 بەرمیل نەوت بەرهەمەیەنێ هیچ کەس نەزانێت ئەم نەوتە چی لەکرێ داهاتەکەی بۆ کوێچێ مانگانە 350 ملیار خۆیان ئەڵێن دینار داهاتی ناوخۆ هەیە کە من نەزانم 500-600 ملیار دیناری داهاتی ناوخۆ هەیە هیچ کەس نەزانێ ئەم داهاتە باشە نادرێ بە موچە ئەی بۆ نادرێ بە پرۆژە بۆ نادرێ بە زیادکردنی کارەبا بۆ یعنی بۆیە لێرە هاوڵاتی مافی خۆیەتی ئەم پرسیارانە بکە و پاشان ئەگەر قەرزی کارەبای لەسرە ئەگەر قەرزی ئاوی لەسرە ئەگەر قەرزی مەسەن پێشینەی خانوبەرەی لەسرە حکومەتیش قەرزاری هاوڵاتیە ینی خۆ شتەکە یەکلایەنە نییە بۆ هاوڵاتیە کە مەسەلەن بۆ حکوومەت لە ماوەی 10 ساڵی ڕابردووە 56 موچەی نایاتێ ئاعتیادیە بەڵام بۆ هەڵکوتێتە سەری بۆ مەسەن 500,000 کارەبای پارەی کارەبا یا پارەی ئاو یا پارەی پێشینەی خانوبەرە یا هەرچی شتێک لەوانە لە کاتێکە بەپی یاسای چاکسازی کە زۆرینەی پارتیوێکێتی لە پەرلەمان دەریان کرد وتیانە بێ وەزارەتی دارایی ئەژمارێکی بانکی بۆ هەر موچە خۆرە بکاتەوە بۆی تەصفیەی قەرزی هاوڵاتی لەگەڵ حکوومەتە پێی بکرێ ئەو پارانەی کە لە هاوڵاتی لای حکوومەتە موچەکان لە حسابەکە داینێ هاوڵاتی موچەخۆر بزانێت چەند پارەی لای حکوومەتە اینجا بشتوانرێت سوودی لەوەگرێ بەکاری بێنێ بۆ دانی ئاودانی کارەبا حکومەتیشی سوکە گیرانی لەو قەرزێک فەرمانبەر بڵێەوە لای حکومەت ینی بۆی ئێستا مەسەلەن پارەی کارەبا هەر لای هاوڵاتی کەڵەکە بێ و پارەی موچەش لای حکومەت کەڵەکە نابێت خۆشیانی لێ دزنەوە ئەڵێنەوە لای بەغدایە جاران مەسەلەن ئەیانوت کاکە لای ئێمە ئێستاڵێن لای بەغداشە باشە دەسەڵاتێک بۆ زیرەکە بۆ خۆدەوڵەمەندکردن بۆ نازانێ کارەبا چاکە بۆ نازانێ ئاو چاکە بۆ ئەزانێ کاتێ بۆری نەوتی لێ ئەگیرێتەوە نەوت ناتوانێت بفرۆشێ بۆ بەندەری ژیان بەڵام بە قاچاق بە تانکەرە کە ڕێگریان کرد لە بردننی ئەم تانکەرە نەوتانە بە قاچاق لە مای 2 ڕۆژهاتنە سەر خەتونیانش پەلاماریان ئەسڵی قسەکە ئەمەیە ئەوان بۆ زیرەکن
بۆ خۆت دەوڵەمەندکردن حیزب دەوڵەمەندکردن و بەڵام هیچ بەلایەنەوە گرنگ نییە خزمەتگوزاریەکی ئاوە کارەبایە نەخۆشخانەیە ڕێگاوبانە دوای نۆ کابینە و 32 ساڵ حکومڕانی هێشتا لە یعنی بەراوردیەکە بە هێندێ وڵاتی ئەفریقیە چین نەک وڵاتەکانی دەوروبەریش تۆ تەماشا کارەبا لە ئێران کێشە نییە لە تورکیا کێشە نییە لە سعودیە کێشە نییە لە کوێت کێشە نییە لە هیچ وڵاتێکا بەم جۆرەی ئێستا هەرێمی کوردستان کێشە نییە مەگە وڵاتێکی وێرانەی وەکو لوبنان نەبێ کە نەوتی هەیە نە غازی هەیە نە هیچ شتێکی هەیە بۆ ئەوان زیرەکن بۆ ژیانی خۆیان و پاشان کاک سامان بۆچی ئیدارەی گشتی یەکێتی لە سلێمانی زۆر باشە زانێ باشترین عەرزەی شاری سلێمانی لە بناری گۆیژە بدا بە کۆمپانیایەک لە سا 20 لە سا 30 بۆ ئیدارەی یەکێتی بێ لە هەولێر باشترین عەرزەی هەولێر بدا بە کۆمپانیای سەر بە پارتی لە سا 20 و لە سا 30 بۆ دیسان هەر بۆ خۆیان بێ ئەی بۆ نازانن یعنی بیر لەوە ناکەنەوە ئەم هەموو شقەیە کە دروستەکرێ دوای هاوڵاتێک لە بەغاو بۆ ڕەفاهێریە لە سلێمانیەژی ئەبێتە شەریکی ئەو کارەباکە ئێمە ئەو کارەبا ئێمەش کەمە بێتەوە یعنی بۆ ئەوان بیریان لای ئەوە نییە کە هاوڵاتی چۆنەژی مەسەلەن لە ساڵی 2030 تۆ چەند کارەبات پێویستە چەند ئاوی خواردنەوەت پێویستە چەند قوتابخانەت پێویستە چەند مەسەلەن خزمەتگوزاری نەخۆشخانەت پێویستە هەر بیریان لای ئەوەیە چۆن خۆیان زیاتر دەوڵەمەندکەن یعنی ئەم تەنکەرە نەوتانەکە بە ئەنواع ڕێگەی یان بە قاچاغی فرۆشن و تەنانەت ئێستا کاک سامان بۆتەوەی ئەمریکا یعنی ئەم فشاری لە بەغدا ئەیکا بۆ دەستپێکردنەوەی نەوس لەبەر خاتری چاوی کاڵی ئەمان نییە یعنی هەرێم نییە لەبەر خاتری ئەوەیە ڕێ لە نەوتی قاچاق کە بۆ ئێرانەی فرۆشن لەوە ڕێ لەوە بگرێ یعنی فکر قسەکە ئەمەیە یعنی ئەوان ئەیانەوێ شکستێکی خۆیان بە بارگرانی بۆ هاوڵاتی قەرەبوو بکەنەوە 32 ساڵ حکومڕانی بێ پلانی بێ بەرنامەی بێ یعنی بێ بیرکردنەوە بۆ بەرژەوەندی هاوڵاتی بێ نیشتیمانیانە بیرکردنەوە بەرهەمەکەی ئەمەیە کە لە دوای نۆ کابینە و 32 ساڵ تۆ 4 ساعت کارەبا بە هاوڵاتی ئەدەی ئەتەوێ ئەم 4 ساعتە بکەی بە 24 ساعت بەچی ئەوەندە گرانی بکەی کە خەڵک نەتوانێت بەکاری بێنێ یا ئەوەندە کرانی بکەی کە خەڵک بێجاریواایە دنیایەک خەرجی ئەکا حکومەت دواتر پرۆژەیەکی پرۆژەکەی پێڕەف زەکاتەوە ئێستا مۆزۆی پریپەیدا بۆ کۆمەڵک پشتیکیان کرد کە بۆ کەمکردنەوەی کارەبا کەواتە ئەویش هیچ نەجاحەتی نەیە نابەڕاستی ئەو معنەوەی عەقڵێکی مبەرمج دیراسەکرا و نییە بۆ ژیانی شارەکان کاک سامان ئێمە باسی چیەکەین 11 ساڵە ڕێگەی کەلار دەربەنیخان زەڕاینی تەواو ناکە کە پێویستی بە 50 ملیارە کە تەنها 2 مانگی باشماخ و پەروێسان تەواویە کرد یعنی ئێمە بەڕاستی قسە بۆ سیستەمێکەکەین حکومڕانیەکەکەین ئەوان لە شوێنێکن هاوڵاتی لە شوێنێکی ترە زۆر باش ئەمە ئەنجامەکەیەتی کاک سوبحی ینی بۆچی خۆ سیستەمی پریپید هەبوو بۆ گەڕەکەکان و خەڵکی تر ینی گەشتە و بڕوایی کە لە ڕێگەی کارتێکەوە دەتوانێت وحدەی کارەباکەی پڕکاتەوە و 24 کاژمێ کارەبای هەبێ بەڵام ئەمە هاتە گۆڕێ جارێک کە باس کرایەوە بۆچی ئەو ینی سەری نەگرت والله کاک سامەوەی ڕاستیم بن ئاگام لەو هینە نییە ینی پریپەیت و دوای ئەوە ئیلغا بۆتەوە ئەمانە ینی هەر شتێک بەڕاستی ببێتە مایەی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتێ بەڕاستی حکومەت دەستی بۆ بە هەموو کەسێک دەستخۆشی لێکە بەڵام بە پارەی ئێمە خەڵک چی ئەوێ بەڕاستی خەڵک بە پارەی کەمەوە بە پێی جیرفانەکەی خۆی بەڕاستی یعنی هەر شتێکەوە فکری لێ ئەکرێتەوە بۆ بەرژەوەندی خەڵک بێت بۆ مەسلحەتی خەڵک بێ دەبێت دەستخۆشی لێ بکرێ یعنی شتی باش دەبێت دەستخۆشی لێ بکرێ شتی خراپی بێن ئەمە خراپە و بۆ هاوڵاتی باش نییە بەڕاستی یعنی پێویستە ئێمە شتێ بکەین کەەوە خەڵک پێی ئیسراحەتکە پێی دڵخۆش بێ ینی شتیان نەکەین کەەوە بار قورسی لەسەر خەڵکی دابنینەوەمانە و دوای ئەوە ئێمە بەڕاستی دەبێت حل بدرێتەوە یعنی حلێ بدۆزرێتەوە بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبا خۆ من پێمان ناکرێ هەموو ساڵی هاوین کارەبا وەڵا بەش ناکە زستان بەش ناکە ساردە لەبەرەوەی پلەی سەرما دابەزی پلەی نازانم گەرما بەرزەوە بوو ئەمانە نابێت و دەبێت بەڕاستی دیراسێ بکەی پلانێکی درێژخەیان بکەی بۆ ئەوەی دوڕۆژ هەمی کێشانە نەبیتەوە نابێت کۆمەڵی خەڵک هەیە بەڕاستی پێویستە یعنی هەموو لایەنەکان بەشدار بن هەموو لایەنەکان بەشدار بن بەشداری ئەم پلانە بن بەشدار بن لە شتێکی باش بۆ هاوڵاتی ئیتر ئەوە سەحەیە ئەوە ژینگەیە ئەوە هاوڵاتیەڵی کاتم خەڵ نەما زۆر سپاس بۆ سوبحیادی ڕاوێژکاری خانشین کارەبا
کە لەگەڵم بووی زۆ سپاس زۆ سپاس بۆ توش کاگۆمەرگوپی پەرلەمانتاری پێش و پەرلەمانی کوردستان کە لەگەڵ بووی ئەزێتە کێشە زۆ سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی حەوت کەساب بەخواتان ئەسپەرم خواتان